بەسەراتێکی خۆش لە ژیانەتە بەسەرهاتی لەگەڵ برادران ینی بەسەر من هاتبێت لەگەڵ دەور و بەرەکانت برادری نێزیکت والله هیچتی خۆش و سەیر و سەمەرە لە حەفەلاتی جارانی گوندەکان زۆر خۆش بوون ئێستانە ئێستاوان نییە کاکە یەک لەوانە یەک لەوان توارتەچیان ناو قاع خلاص دەوێت و دەردەکەوێت و هیچ نازانی هەت چ مەسەلەیە هەر کێ لەوەیە کێ لەوێ نییەوە نیە وەتی زەماعەتی خۆمان گۆتەریەکانەکەی وەردەگری وەرە ئەوە جارێک لە گوندەکانی ئەو لای بووین کاکە زیرەک لای بەڵێ سەر حدودی تورکیا گوندەکانی گەردی هەنە لەوێ گەردی نازانم شارەزانە ئێوە لەوێ بووم سێ چار حەفلە بوو لە دوویەک بەڵێ یعنی زۆر هیلاک و ماندی بووم زۆر جوارە ینی لە ماندیبوونی ئەمن پێم خۆش نەبوو هەر قسە بکەم قسە ینی دەنگم ئەوەندە ماندی بوو حفلەی ئەخیری بوو ئاخیر حفلە بووی دێ هێر وەدەهاتینەوەلو لای خۆمان لەسەر حدودی بوو حفلەکە گوندێک بوو هەڕام بوو نازان ناوی چ بوو جارێ هەر سبەینەکەی کە لەوێ نووسین سبەینەکەی ئەمەیان هەستاندەوە سبەینە زوو گوتی هەستن جماعەت خڕبووینەوە ملەت خڕبوویتەوە هەستن ئەمەش هاتمە دەرێ بەس یەکێک لەوێ بگوتم کامل گوتی ئەوەی گوندێکی تکەیە هاتیە دەی ئەومان گوتمە بەهار جارێ نانێک شتێک بخۆین وەڵات دای دەستمان پێ کرد هیلاک بووم زۆر بە تەمای مۆسیقام دەهێشت دەنگ دەبوو دەمگوت دەنگم کەت بوو بێ سەر و بەر وەختێک یەکێک هاتە لام گوتی ڕاگرە گوتیم بۆ گوتێت و ڕاگرە وەختی چاخواردنەوەیە جوانە وڵا من ڕام گرت هەموو لە جێی خۆیان دوو قۆریای گەورەیان هێنا یەک بە یەک پێدا چوون هەتا لەو سەری چوونە دەرێ یاڵا دەست پێ بکەوە وەڵا گوتم الحەمدولله تازە ئەمن وەڵا هەردەم نادەم دەمگوت ڕاگرن ڕان دەگرت چای بینن باوەڕت هەبێ ڕەنگە دو سێ جار ئەو قۆریە گەورانەیان پرت کردێتەوە هەر هیلاک ببامە دەمگوت چای بابێت کە دەمگوت چاش بابێت یەکسەر چاچی دەهات ئەوە زۆر خۆش لۆ شتێک نەکەین ئەگەر ئێستاش هیلاک بووی بڵێ کاکە ڕایگرن جارێ چای داوا بکەین کاکە دەڕاوە با چاکمان هیلاک بۆ دەنگت نانا تاکید کاکە من چای نەخۆین ئەمن تقریبان سێ حەفلە لە دوویەک هەموو شەو ڕۆژ گورانیم گوت بکەتم ئەیتەوە ئێستا چم گوتیە